الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئیمانداران و خواناسانی بەڕێز، ئیسلامی ئێمە هەر تەنها بەجێهێنانی عیبادەتەکان نییە، بەس تەنها ئەوەندەی جەنابەت هەستی بەوەی نوێژ بکەی، ڕۆژوو بگری، عمرە و حەجێک بکەی و زەکاتێک و خێرێک بکەی، ئیتر تەواو بێ. ئیسلامی ئێمە پێت ناڵێ کەسێکی عابیدی گۆشەگیر بی، خەریکی یەکلاییکردنەوە بی لە نێوانی خۆت و خوادا، وەکو ئاینەکانی پێشوو لە ئەشکەوتێکە لە گۆشەیەکی ژیانە دانیشی. ئەم ئیسلامە گشتگیرەی ئێمە کە ڕەحمەتی خوای پەروەردگارە بۆ هەموو جیهان تا قیامەت پێمان دەڵێ پێویستە تۆی موسڵمان کەسێکی هۆشیار و هۆشدار بی، هەم خۆت هۆشیار بی، هەمیش هۆشداری خەڵک بی، بە زاراوەی شەرعی هەم ساڵح بی هەم موسڵح بی، هەم خۆت چاک و پاک بی. ئەمجا بۆش واز نەهێنی بە ئەندازەی توانا و قسە ڕۆیشتن و دەسەڵاتت هەوڵی ئەوەش بدەی خەڵک هۆشیار کەیتەوە، خەڵکیش وەکو تۆ ژیانی چاک بێ، ڕوو لە خوا بێ، لەگەڵ خەڵکا باش بێ. ئەمە بەچی دەکرێت؟ بە ئاگابوون لە مێژوو. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا لە سوورەتی ئەننەمل ئایەتی 69دا دەفەرمێ: قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المجرمين. قل أي محمد صلى الله عليه وسلم، كمحمد مصطفى صلى الله عليه وسلم دوا بيامي بوسر زوي هنا ئیتر بابەتەکان گۆڕان. جاران خەڵک بەس عیبادەتی لە بینی خۆی خوادا دەکرد، هەبوو دەیگوت 40 ساڵە خۆی نەشتووە، لە گۆشەیەکە بەس گژ و گیای خواردووە، لە ئەشکەوتێکە نەهاتوۆتە ناو خەڵکەوە، دەیانگو بەڕاستی کەسی چاکە. خوا فەرمووی پەیام گۆڕا، مرۆڤایەتی گۆڕا. قل بە خەڵکی بڵێ بە شوێن کەوتوانت سیروا فی الأرض، لە گۆشەگیری واز بێنن، لە دابڕایی واز بێنن، بگەڕێن بەسەر زەویدا، بگەڕێن بەسەر زەویدا. جار هەیە تۆ لەم سەردەمەی ئەمڕۆدا لە ماڵی خۆتا گەڕاوی بەسەر زەویدا، چونکە کتێبێک دەخوێنیتەوە تەواوی مێژوویەکی ڕابردوود دەداتێ. هەر لە ناو مۆبایلەکەتدا ئەگە بە دووی شتی باشە بگەڕی گەڕاوی بەسەر زەویدا، و زۆربەی وڵاتانی دنیا هەموو دنیات بینیوە، هەر لە ناو شاشەکەی خۆتدا. بگەڕێن بەسەر زەویدا فانظروا. بەڵام بۆچی؟ بۆ دەرزوەرگرتن. کە کتێبێک دەخوێنیتەوە ئامانجل لەوە بێت دەرسی دین و ژینی لێوەرگری. بەخوا کە ڤیدۆیەک دەبینی ئەبێ ئامانجت ئەوە بێت چیم فێر دەکات لە دینما و یان لە ژینما، نەک هەر باسی ژیانی خەڵک وەکو ئێمە. خەڵک وای کرد و فڵان کەس وای کرد و وان پێوت، ئەوە هیچ نییە. فانظروا بۆ ئیعتیبار و دەرزوەرگرتن لە دین و ژین. كيف كان عاقبة المجرمين. تەماشاکەن دوا ڕۆژی مجریم و ستەمکارەکان چۆن بووە. ئەمە هەدەفەکەی وتارەکەمانە، بزانە دوا ڕۆژی مجریمەکان چۆن بووە لەسەر زەویدا. جا هەندێکی شوێنەوارەکانیان بەڕێزت دەبینی. ئێستا بچیە زۆربەی وڵات هەیە ئاثەواری قەومی عاد و ثەمود و قەومی لوط و ئەوانە ئێستاش ماوە، بە چاوی خۆت دەیبینی خوای گەورە ئەو مجریمانە چی لێ بەسەرهێناون. هەندێکی تری لە قورئانە خوای گەورە بۆی باس کردوین، ڕووداوەکەی وەکو فیلمێک نیشانمان دەدا و دەیخوێنینەوە. هەندێکی تری ڕووداوی ڕۆژگاری ئەم سەردەمەیە. یعنی ئێستا قورئان پاتایەتیدا تۆمار دەکرا ئەوەندە بابەتەکەی گرنگە، بەڵام قورئان کلیلەکەی داوە کە باسی فیرعون و موساد بۆ دەکا، باسی هەموو مەزلومینی دنیات بۆ دەکا لەگەڵ دیکتاتۆر و زاڵمەکاندا. ئەمە ڕووداوی ڕۆژگارە، ئەبێت تۆ دەرسی ژیانی لێوەرگری. جا سەیری وردیەکانی قورئان کە وەکو هەموو جار عەرزتان دەکەم، دەفەرمێ فانظروا. أم فاء تفيد الترتيب على التعقيب، أي يأتي العقاب بعد الانحراف مباشرة. بفاء هي ناويتي يعني خلقينا سرنج بدن. أم ظالم مستمكار ومجرمان هر وقت أو تاوانا قوريان أنجام داوا زوري بيا نشوى كأخوات والله ليصندون، والله زوري بيا نشوى. أو هل الدنيا دا نيجي عنده تقيامة، لدنيا شا مصافك الزور كما. فانظروا بفاء التعقيب هنا ناويتي،
هەر مەسافەیەکی کەم ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ سەبر بگرە خۆی گەورە تۆڵەکەی خۆی لێوە دەگرێتەوە. ئەمجا وشەی المجرمون بەکاردێنێ فانظر كيف كان عاقبة المجرمين نيفرموا الكافرين همو جار كقرآن تخوان دو بزانا أم الشيء بو أمان نية خوان نيفرموا سرنجامي كافران وبيبروايان نا جار هي كابرا كافرة برواي بهيج دين يقنية بلام دين بدرو ناخاتوا دجاتي أهل إسلام ناكا واقف من روايشي بدس بيزور دات برولي يا سو دستوري كي هي خوشي بابند و ملتكشي بيو بابند كردوا يا سابو هموانا زۆر دەوڵەتی ئەوروپی ئەم سەردەمە هەیە هەر ئاینیان نییە هەر بەناو مەسیحیەتێک ماوە ئەویش هەر هیچ نییە کۆلکەدارە هەر فڕێدراوە دین لە دەوڵەت جیا کراوەتەوە بەڵام دەوڵەتەکە عەدالەتێکی هەیە سەرۆکوەزیران وەکو هاوڵاتێک لە ترافیکا دەوەستێ بە پاسکیل دەچێ بۆ دەوام وەک خەڵکێک موچەی هەیە بودجێ ئاشکرایە ماڵی دیارە حساب هەیە لەسەری سەیرێکی هیچی لێ نایە وڵاتیشی پڕبەرەکەتە بارانیشی بۆ دەبارێ خۆی گەورە دەوڵەمەندیشی دەکا عیقابی ئەم کوفرە بۆ قیامەتە لەوێ لە جەهەنەما تۆڵەی لێ دەکاتەوە بەڵام مکەذبین ئەوانەی دژایەتی دین دەکەن دین بە درۆ دەخەنەوە خوا هەر لەم دنیا ڕیسوایان دەکا ئەوانەی مجریم کەسێکە بەڕێزان پەنا بەخوا ئەو وەختەی پارەی هەبوو دەسەڵاتی هەبوو دەستی ڕۆیشت هێز لەبەر دەستیا بوو چەکداری هەبوو حساب بۆ هیچ شتێک ناکە حساب ناکە بۆ خوا نەعوذ بالله حساب ناکە بۆ قیامەت حساب ناکە بۆ خەڵک بڵێ ئەو خەڵکە لەوە چێ ڕۆژێ لێم ڕاپەڕێ یان دەسەڵاتی بەسەرما بێ بە زەلیلی بکەومەوە بەردەستی حساب ناکە بۆ مێژووی ژیانی حساب ناکە بۆ ویژدانی دەمرێنێ عاقبەت نابێنێ سەیری وردی قورئانکەن لە زۆر شوێنە وشەی عاقبەتی بەکارهێنەوە عاقبەت المجرمین بەخوا عاقڵ ئەو کەسەیە دایمە دوا ڕۆژ دەبینێ هەر وەختێک دوا ڕۆژی شتەکانت بینی هەر کارێکت کرد جەنابەت بەس ئێستا مەبینە ئەگەر دوا ڕۆژت بینی واللهی خوا دەتپارێزێ بەخوا تووشی ڕیسوایی نابی هەر کارێکت کرد دوا ڕۆژی سەیرکە دوا ڕۆژی ئەم کارە لەوەتی ساڵێک ساڵانێکی تر هەروە دنیان بەم شێوە بەدەست منەوە نەبێ بەڵام مجریم عاقبەت نابێنێ بەس ئەم ڕۆژە دەبینێ ئەبێ دایمە دوعا بکەی خوایە نەماخەیتە دەستی مجریمەوە خوایە خۆمان و ماڵ و منداڵ و میلەتمان نەکەوینە دەستی مجریمێکەوە کە بەس ئەو ساتە دەبینێ و هێز و دەسەڵاتیشی هەیە و پارەشی هەیە جا ئەم ئاەتەی قورئان دەبێت لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێکەین چۆن خوا دەفەرمێت نوێژ بکە ئەوە تا من و تۆ هاتووی نوێژ دەکەین خوا دەفەرمێت جومعە بکە جومعە دەکەین بەڵام دین هەر جومعە و جەماعەت و مزگەوت دەکەێت ناوە نییە ئەم ئاەتەی قورئان با جێبەجێکەین و سەیری مێژووکەین باشە چ کتێبێکی مێژوو هەیە باشتر لە مێژووی میلەتی کوردی خۆمان کە هێستا شاید حاڵەکانی زیندون هەمووی 100% ڕاستە چونکە مێژوو کە دەیخوێنیەوە احتیمالی درۆ و ڕاستی هەیە بەڵام مێژووی میلەتی کوردی خۆمان کە دەیخوێنیەوە هێستا شاید حاڵەکانی زیندون بە تایبەت لە گەورەترین کارەسات کە بەسەر ئەم میلەتەدا هات کە کارەساتی لە یاد نەکراوی ئەنفالە لە خزمەت کتێبی نێرگس لە دۆزەخی ئەنفالدا بووین نووسەری بە توانای بواری ئەنفال مامۆستا عارف قوربانی نووسیوێتی ئەمڕۆ دەگەینە بەشی سێیەم لەو کتێبە پەلەی تێدا ناکەم ئەمڕۆ ئەم ئاەتەی کە خوا فەرمووی بگەڕێن بەسەر زەویدا و دەرس و عیبرەت لە زاڵمان وەرگرن با ئێمە دەرس و عیبرەتێک وەرگرین بەشی سێیەم بەوە دەست پێ دەکەین خاتون نێرگس یان کە ئێستاژ لە ژیاندایە و تەمەنی پڕبارەکەت بێ بۆ خۆی منداڵەکان و نەتەوەکەی لەناو خەڵکا بە خاتو هەرمێ ناسراوە خاتون نێرگس یان خاتو هەرمێ ئەڵێ کاتێک کە دێی مامشەتێک چوو گەیشتینە ئەو شوێنە لە تالی ڕابردوو ماڵمان نەما تاڵان کراین بەجلی بەرمانەوە ڕۆیشتین هەر کەسە ڕووی کردە شوێنێک ئێمە چوینە گوندی سۆران لە تەکچەی جەباری لە گەرمیان نزیکی کەرکووک لە ماڵی باوکما جێگایان کردینەوە و خەڵکێکی تریش زۆریش پەنای هێنا بەس جلی بەرمان لە بەرابوو مەردەکانی گەرمیان ئەو ماڵە خانەدانانە هەموو خان و زەخیرە و کەلوپەل و جلوبەرگی خۆیان و منداڵیان لەگەڵدا بەشکردین هەر ماڵێک چەند ماڵێکی جێگا کردبەوە ساڵێک و مانگێک لە سۆران ماینەوە وردە وردە خۆمان بنیاد دەنایەوە بەڵام مەینەتەکان جارش کە دەستیان پێکردەوە کاتێک کە هەواڵمان زانی سەرکردایەتی گیراوە و پێشمەرگەکان بە ناومێدی گەڕابوونەوە و باسی وەزعی دۆڵی جافەتیان دەکرد هەر ئەژنۆمان شکا ترس هەموو لەشی داگرتین پاشی چەند ڕۆژێک لە بەیانێکی زوودا کۆمەڵێک سارەی پڕ لە جاش بە جلی کوردی و بە کڵاش و جامانەوە هاتنە گوندەکەمانەوە ئەوانە هەمووی ناسیاو بوون
برای مستەشارەکە کە ئەو ڕۆژە مستەشار خۆی نەهاتبوو براکەی هاتبوو کە سوکاری خەڵکی منتیقەکە بوو هەمویان ناسراو بوون هەمووی خزم بوون هاتن و زانیان گەنجەکانی ئێمە هەموو بەیانیەک دوای نوێژی بەیانیان پێش نوێژی بەیانی پێخۆرێکیان لەگەڵ خۆیان دەبرد و دەڕۆیشتنە ئەو دەشت و هەڵەت و شی و دۆڵانە هەر کەسە کونێکی بۆ خۆی حازر کرد بوو هەتا نزیکی سەعات دە ئەوانە دەمانەوە ئەگەر جێی شێرشی نەکردا لەگەڵ جاشە سەعات دە هیچ نەبوو دەهاتنەوە تا ئێوارە هەموو بەیانیەک ئەو هەموو گەنجە لە دێ دەڕۆیشتە دەرەوە بەس پیاوی پیر و پیرێژن و ژن و منداڵ مابەوە هاتن و چواردەوری گوندەکەیان گرتن و هاتنە لای مزگەوتی گوند و خەڵکیان کۆ کردەوە وتیان حکومەت لێبوردنی گشتی دەرکردووە سوود لەم لێبوردنە وەرگرن با پیاوەکانتان کوڕەگەنجەکانتان هەمووی بێنەوە بڕۆن بە شوێنیاندا بیان هێنەوە هەر ئێستا لەگەڵ خۆماندایان بین هەمویان بەر لێبوردن دەکەون لە سەربازی تەسریح دەبن و ئێوەش ئەم گوندە دەبێ بڕۆخێندرێ و تێکچێ دەتان بین لە شارۆچکەداتان دەنین لە مجەمەعە خانووی چاک تەعویز و پارە دامەزراندن لە دایرەکانی حکومەت هەموو خزمەتگوزاریەکتان بۆ دابین کراوە بێکسە بڕوامان پێکردن ئەڵێ بەخوا سەعاتێکی نەبرد هەرچی مێرد منداڵ و پیرەمێرد بۆ ڕای کرد لەو دەشت و دەرە هەر کەسە کوڕ و کەسی خۆی هێنایەوە هەمووی چەکی پێبوو لەو زەمەنەدا چەکەکانیان بەدەستی خۆیان تەسلیمی جاشەکان کرد ناوەکانیان نووسین وتیان دەی بڕۆن بۆ خوار ئاوایی ئیتر لەوێت تەواو ئەو دێیە بەس مەڕ و ماڵاتێک کە لە ماڵەوە بوویایە یان پەلەوەرێک مریشکێک قەل و قازێک و کۆترێک هیچیان لێدا نەهێشت هەمومانیان بر بۆ خوار ئاوایی کاتێک کە زانیان هەمومانیان دەست بەسەر کردووە ئەم جاوتیان بڕۆن بەرەو خوارتر کاتیشکەیە سەرەتای بەهارە و مانجی پڕبەرەکەتی ڕەمەزانە خاتو هەرمێ خاتو نێرگز دەڵێ وەڵڵاهی دوا بە خەڵکی ئەو گوندە ئەوەی ڕۆژووی لەسەر بوو بێ بە ڕۆژوو بووە هەموو بزمانمان بە ڕۆژوو بوو بەنێتی ئەوەی تا ئێوارە دەگەینە مجەمەع و دەچینە ماڵی تازەی خۆمانەوە هەر یەکە دەبەیەک دۆ و چەندانێکی تەڕکرا و هەندێک کەلوپەلی سادەی جلی منداڵی ساوامان لە بوخچەیەکا پێبوو بەس ئەوەندەمان پێبوو وانێتمان هێنابوو ئێوارە دەچینە ماڵە تازەکەمانەوە لە مجەمەع و لەوێ ڕۆژۆکەمان دەشکێنین کاتێک کە زیاتر بردیانی نەخوارەوە لە جادەی قیر نزیک کەرکووک نزیکیان کردینەوە ئا لەوێدا سیر دەکەین ئەوە هەر ئێمە نین هەرچی گوندی ئەو سنوورەیە هێناویانە هەرچی خەڵکە کۆیان کردوێتەوە حەشاماتێک لە ژن و منداڵ و گەنج و پیر و پیرێژن هەمووی کۆکراوەتەوە هەمووی وەکو ئێمە تەنها دەبەیەک دۆ ڕۆنەکەرەیەک چەندانێکی تیری تەڕکراوی پێیە هەمووی زمانی بە ڕۆژ و ئەو میلەتە لەو کاتەدا هەمووی ڕوو لە دین هەیە تەسبیحات دەکا هەیە زیکر دەکا هەیە سڵاوە لێدا هەیە لەخوا دەپاڕێتەوە ترسێکمان هەیە بەڵام ئومێدیشمان زۆرترە کە ڕزگار دەبین ئەمانە وعدیان داوە ئەمانە بەڵێنیان داوە کاتێک کە لەوێ کۆیان کردینەوە واتە هەموو خەڵکی سنوورەکەیان کردە تەڵەکەوە ئەو کەسانە کە جاشەکان بوون ئێمەیان هەموو خستە تەڵەوە پێش عەسر بوو کە لە جادەی گشتیان نزیک کردینەوە ئەمجا بۆمان دەرکەوت هەر ئێمە نین و ئەوە هەموو خەڵکی سنووری کەرکووک و گەرمیانە ئەوەی لەو منتیقەی تەیکەی جەبالیدا هەمومان بەیەکەوە خراینە پاڵیەک ئالێرەدا پێم خۆشە شعرێکی دکتۆر عەبدوڵڵا پەشێوی دلێر بخوێنمەوە هەزار شاعری نۆکەر و نووسەری دۆڕا و ئەوانەی بە باڵای ئافرەت و چاو و برۆ ڕۆژتایوارەم شعرە بێمانایانەیان بەدەسەڵات هەڵدەڵێن عەبدوڵڵا پەشێو دکتۆر عەبدوڵڵا پەشێو شاعری بوێر شعرەکانی حەقا هەمیشە بخوێندرێتەوە لە مینبەر و لە هەموو کۆڕ و سیمینارێکدا ڕێک باسی ئەو واقعە دەکا ئەو کاتە نێرگز دەڵێ وەڵڵاهی یەک سەربازی ڕژێممان نەبینی بوو یەک جلمغاویلیمان نەبینی بوو یەک عەرەبی لێ نەبوو هەر هەمومان کە کۆ کرابووینەوە و ئامادەی پارویەکی خوراو کرابووین بەس کوردی لێ بوو بەس کورد بەس جاش هەمومانی خستە تەڵەکەوە عەبدوڵڵا پەشێو لە دیوانەکەیدا ئەو دیوانەی هەسپم هەورە و ڕکێفم چیە چاپی 4 2014 لاپەڕی 356 لە 18 سێی 1998 ئەم شیعرەی نووسیوە بە ناونیشانی پەراوێزێک بۆ مێژوو دەڵێ ئەوەی هەور پەڕە دەکا و دەیتارێنێ قۆناغ قۆناغ ئاقار ئاقار هەر خۆمانین ئەوەی کەوە و کەو ڕاودەنێ ڕەوەز ڕەوەز زنار زنار هەر خۆمانین هەر تابوتێک بۆمان دەکرێ هەر تابوتێک بۆمان دەکرێ مێخ و تەختە و چەکوچ تەختە و چەکوچ مێخ و بزمار هەر خۆمانین هەر شارێکمان دوگمەی یەخەی دەترازێندرێ دەستە دز و پاشە دز و حەسحەسی شار هەر خۆمانین
لە هەر باخێک گڕ لە باڵی دارێک بەربێ لە هەر شاخێک تا شەبەردێک بڕمێتە خوار هەر خۆمانین هەر ڕۆژێکمان هەر مانگێکمان هەر ساڵێکمان هەڵدەواسرێ سێدارە و پەت هەر خۆمانین دوو لە دبین و چوار لە دبین و هەزار لە دبین تیغی نەفرەت هەر خۆمانین پشت و قامچی باڵدار و داو هەر خۆمانین پێ و بەرپێنە ئاگر و ئاو هەر خۆمانین با کەس چیدی تف هەڵناوێ بۆ ئەوانەی مێژووی مردوون با کەس چیدی سوج نەخاتە ئەستۆی دەریا و قیسمەتی خوا و کەچگەڕانی چەرخی گەردوون گشت سەحراکان بنارێکیان پێ ناگیرێ ئێمە خۆمان لوتکەکانمان پێشکەش کردوون بە هەموو دەشت و پێدەری دنیا لوتکەی شاخێکیان پێ بناری شاخێکیان پێ ناگیرێ ئێمەی کوردین بەدەستی خۆمان لوتکەی شاخەکانمان پێشکەش کردوون بەڵێ ئیماندارانی بەڕێز ئەوەی جێی ئاماژەیە تەواوی ئەنفالی گەرمیان بەتایبەت تەواوی بناری خاڵخاڵان لەم ڕۆژانەدا کتێبێکم بەدەستەوە بوو زیاتر باسی ئەنفالی بناری خاڵخاڵانی دەکرد ئەو هەزاران خەڵکە کوردەی چوونە ناو شاخی خاڵخاڵان و دەوروبەری کە هەمووی شوێنی عاسێ و سەختە هەر هەموو ئەو گەرمیانە و ئەو بناری خاڵخاڵانە لەسەر وەعد و بەڵێنی شیرینی جاشی کورد هاتوونە خوارەوە حچی یەک عەسکەری عەرەب دەستی نەیگەیشتۆتێ هەمووی بەڵێنیان پێداون کە هەموو شتێکتان تەواو بووە یەک سەربازی ناکەن بەخشراون ماڵ و حاڵ ئامادەیە وەرنەوە خۆتان و چەکەکانتان تەسلیم کەن بەڵێ جاش پاداشتی سێشتە یەک لای دوژمن بەس پارەدانی هەیە بەس پارەی دەداتێ بەڵام سوپڕی سوایە کتێبێک هەیە زۆر بە نرخە نەبە ئون یەقین نووسەری لاو ئەتەم شەرقاوی نووسیوێتی چاپی یەکەمی 2019 لە لاپەڕی 390دا لەبەر گرنگی ئەم کتێبە کراوە بە کوردی بە ناوی پەیامی دڵنیایی مامۆستای بەتوانە ئايات فەهمی کردوێتی بە کوردی چاپی یەکەمی 2021 لاپەڕی 397 کوردیەکەی یعنی ئەمانە هەموو مستەمسەکاتی مێژووی نەقسەی بیسراو کاتی خۆی کە فەڕەنسیەکان بەسەرکردایەتی ناپلیۆن توانیان دەست بەسەر نەمسادا بگرن بەهۆی یەک زابتی پلە باڵای نەمساویەوە کە هەرچی سڕیاتی وڵاتەکە بوو لای بوو پەیوەندی کرد بە مخابەراتی فەڕەنسیەوە بە پارەیەکی یەکجار زۆر لەگەڵیان ڕێککەوت هەرچی معلومات هەبوو هەمووی دا بە دوژمن مخابەراتی فەڕەنسی ناپلیۆن خۆی سەرپەرشتی دەکرد لە ماوەیەکی کەمدا توانی نەمساویەکان بە تەواوەتی تێک بشکێنێت چونکە هەموو زانیاریەکانیان لە ڕێی کابرایەکی ئەفسەری باڵای خائینی نەمساویەوە تەسلیم کرابوو وڵاتەکەت نیشتیمانەکەت کە خائینی تێدا پەیدا بوو زوو دەدۆڕێ بەرامبەر بە دوژمن کاتێکەوە نەمسا دۆڕا و فەڕەنسا سەرکەوت بەشی هەواڵگری ئەو ئەفسەرە خائینەیە نەمساویان هێنا وتی دەمەوێت جەنابی ئیمپراتۆر ناپلیۆن خۆی ببینم خەڵاتی زۆریان کرد سیارە و خان و عەرزە و هەموو شتێکیان بۆ دابین کرد موچەی تەواو وتیان بەسەر چاو کاتێک کە بردیانە ژووری ناپلیۆنەوە وتی لە دەرگاکە بوەستە شیسەیەک پارەی پڕ لە زێڕی ئامادە کرد بچکە پێشتر پێوترا بوو فڵان کەس دێ بۆ دیدارت هەر لە دەرگاکەەوە چیسە زێڕەکەی بۆ فرێدا وتی سوپاس بۆ ئیمپراتۆر بەڵام چاوەڕێی زیاترم هەبوو شەرەفمەند بم بێم یەک تەوقە لەگەڵ جەناب تا بکەم ڕسمێکل لەگەڵا بگرم ناپلیۆن وتە بەناو بانگەکەی وتی زێڕێک حتا بدەینێ بۆ تۆ کەمە لەوەش زیاترت بۆ دابین کراوە بەڵام دەستم پیس ناکەم بەدەستی کەسێک کە خیانەتی لەگەل و نیشتیمانی خۆی کردبێ تۆ ئەمانەتی وڵاتەکە لەبەردەستا بوو ئەفسەرێک بووی لە سوپادا قەت ئەو دەستەی خۆم ڕێگا نادەم پیسی کەم بە گڵاوێکی وەکو تۆ بڕۆهەی ڕیسوە چەندیت پارەی تریشت دەوێ بدەنێ ئەوانە کە جاشن لە مێژوودا ئەمانەی ئەم سەردەمەش کە گەل و نیشتیمانی خۆیان دەفرۆشن بە دوژمن ڕاستە زێڕی زۆریان دەست دەکەوێت بەڵام سەرۆکی ئەو وڵاتانە ئامادەنین تەوقەیەکیشیان لەگەڵا بکەن دەستیان گڵاوکەن پێیان دووەم لای مێژووی ڕاستەقینەی کورد وشەی ڕاستەقینە خەتێکی بەژێرا بێنە ئەوانەی کە جاش بوون ڕۆژگارێک ئەو میلەتیان ئاوالێ کردووە نەفرەتیان لێبێ بە نەفرەت کراون چونکە هەندێک کوردیشەن ئەوانیان هێشتا پەناداوە هێشتا معاشی ئەو سەرۆک جاشانەی ئەو سەردەمە لەو ئەنفالانە زیاترە لە حکومەتی کوردیدا بۆ دڵنیاییتان هێستا کوژراوەکانیان کە لە شەڕی ئەنفالا کوژراون شەهیدانەی ئەوان لە شەهیدانی زۆربەی ئەنفال زیاترە
ئەوە مێژووی ڕاستەقینەی ئێمە نیە، ئەوە دەبێت لاپەڕەکان فڕێ بدرێنە زبڵدانەوە. من مێژووی ڕاستەقینە دەڵێم کە نەفرەتی لەوانە کردووە. سێیەمیان کە لە هەمووان گرنگترە و هەر ئەوە دەمێنێتەوە لای خوا لە حەدیثی بوخاریدا هاتووە، لە صحیحی بوخاریدا کە خوای پەروەردگار لە حەدیثی قودسی خۆیدا فەرموویەتی ثلاثة أنا خصمهم يوم القيامة، سێ کەس هەن بە تایبەت لە ڕۆژی قیامەتە خۆم دوژمنایەتیان لەگەڵا دەکەم پەنا بە ئەڵڵا، خۆم ڕوبەڕوویان دەبمەوە لە دادگای خوادا، خوا خۆی دەعوای لەسەریان هەیە. بەس ئەم سێ کەسە شاتوە لە فەرموودەدا. یەکێ لەوانە رەجل باع حڕا فەئەکەلە ثەمەنە، هەر کەسێک مرۆڤێکی ئازاد ئەمین کاتەوە لە دوژمن ئەمینی کە هێوری کاتەوە، دوایی بیفرۆشێ بە دوژمنەکەی بە پارە، فەئەکەلە ثەمەنەه بە پارەی خیانەت بژی. ئێمە باسی جاشمان کرد، سوپاس بۆ خۆی گەورە، من نەخۆم جاش بووم، نە باوکو باپیرم و نەبنە ماڵەکەشم تێدا بووە. ئەلحەمدوللا ئێوەش یەک بە یەکتان ئەهلی ئەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی زۆربەتان زۆر هەمووتان کە لە گەڕەکەکان و شارەکانی ترەوە دێن نوخبەن، ئەلحەمدوللا کەسێکی وامان تێدا نییە. بەڵام وتارەکانیمان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دەگاتە زۆر خەڵکی تریش کە تێمان دانێ سوپاس بۆ خۆی گەورە کە جاش نەبووین، تا ئێستا نەبووین لەمە دووە وریابین نەبین. ئەوەی هەبووە دەبێت تەوبەیەکی ڕاستەقینە بکە و قیامەتیش بەدەستی خوای پەروەردگارە، دۆزەخ و بەهەشت بەس بەدەستی خوا خۆیەتی و مڵکی خۆیەتی من و تۆ نییە. ئەو کەسەی کەوا جاشە بریتیە لەو کەسەی کەوا خیانەت دەکات لە کەسێک کە متمانەی پێیەتی، سەر و ماڵی خۆی تەسلیم دەکا، دڵنیایی وەردەگرێ کەچی ئەو دوایی بە دوژمنەکەی دەفرۆشێ، لە ناوی دەبات لە پێناوی پارەدا. ئەوە پێناسەکەیەتی، ئەوە نەعوذ بالله لە قیامەتە خوا پەناماندا لەوە قولستنیە خوا خۆی دەعوات لەسەر قەیدکە، خوا خۆی بەرەو ڕوود ببێتەوە، هیچ شەفاعەتی پێغەمبەرێک و ساڵحێک و ئەولیایەک نادگرێتەوە، هیچ شتێک نادگرێتەوە ئیلا دەبێت بچیتە جەهەنەم، خوا پەناماندا. جا ئەو کەسە دەکرێت پزیشکێک بێ، بەخوا دەکرێت پزیشکێک بێ، جلی جاشی لەبەرانیە، جلی دکتۆری لەبەرایە، بەڵام کاتێک نەخۆشێک دەچێتە بەردەستی سەر و ماڵی خۆی تەسلیم دەکاتەوە لەم ئازارە ڕزگارم کە کەچی دەیفرۆشێ، هەیە بە دکتۆرێکەکەی دەفرۆشێتەوە، هەیە خۆی عەمەلیاتەکە ناکە، هەیە گیرفانی هەڵدەتەشێنە و تووشی قەرزی دەکات چونکە لەگەڵ موختەبەرەکەش و سەیدەلێکەش و دار و بەردەکە شەریکە. بڕواتان هەبێ ئەمەم خۆم بینیوە هەر لەو ماوەی مانگی چواردا ئەو مانگی پێشوو، یعنی دەرمان پێویستم پێ بۆ وەرم گرتووە، سیرەکەی تاریخی 2022 لەسەرە، مانگی 3 2022 دەرچووە، لە زۆربەی سەیدەلەکانی ئەم شاری ئێستاوانە هەیە. لەسەری نووسراوە کەی بەسەر دەچێ؟ مانگی نۆی 2025، یعنی 4 مانگی ماوە، 4 ساڵە دەرچووە، 4 مانگی ماوە. کاتێک کە لێی وەربوومەوەنە کاکەجان لە مەلەک دو شوێن و سێ شوێنی ئەم شارەشدانا، کاکە ئەمە وەڵڵی خۆ 4 مانگی ماوە، بەڵام 4 ساڵە خوا ئەزانێت چەند مەغزەنی بینیوە. حەبوو دەرمان هەر خۆی ژەهرە، خوای گەورە دەیکا بە شیفە، ئەمە هەر ژەهرەکە جارێش کە دەبێتەوە ژەهرە، مە لە ناوت دەبە. ئەمجا کە دەزانێت تۆ خوێندەواریەکەت هەیە و ورد دەبێوانێ وەڵا داوای لێبوردن دەکەم، خۆ زەرەدی نییە، 4 مانگی ماوە، بەس قەی ناکە بۆ دەگەڕم بە شەریکەیەکی تر کەەوە 2027 و 29 ئەوانە بەسەر دەچێت. لێکۆڵینەوەم لەسەر کرد، دکتۆرێکی پسپۆڕ وتی ئەو دەرمانانی کە خەریکە بەسەر دەچن 3 مانگ و 4 مانگیان ماوە، خاوەنی کۆگای دەرمان بە سەیدەلیەکە دەڵێ 100 پارچە لەو دەرمانە دەدەمێ، پارەی دەم بدەیە و 90 بە بەلاش بۆ خۆت بیفرۆشە، چونکە چەند مانگیش کە بە فڕیدەم، هەم 2 مانگی بە فڕیدەم، تۆ هەر چۆنێ بە ساغیکەوە. جا توخوامە جاژ نییە بەڕێزان، ئەوە مستەشار نییە، براخۆ هەر شەر نیە کڵاو جامانەی جاشەتی لەسەرا بوو بێ، لەمڕۆدا لە ناوماندایە ئەکرێ پەرلەمانتارێک بێ و هیچ دەوامێکیش نەکەوە موچەکەشی هەروەرگرێ، یان هیچ هەڵوێستێکی نەبێ، بە کۆنتڕۆل دەستی پێبەرزکەن، بە کۆنتڕۆل دەستی پێدەنگی دەکەنەوە، مانگی 8 ملیۆنە 9 ملیۆن نازانم چەندە دەیشی خوا، فەرقی ئەوە مستەشارێک چێ وەرە پێم بڵێ، جاژ لە ناوماندایە بەڕێزان، ئەکرێ پارێزەرێک بێ یاساناسێک بێ لە پێناوی پارەدا بەڕێزان دین و ئیمانی خۆی بفرۆشێ، خێزانێک هەڵوەشێنێ، ناحەقێک بکا بە حەق، حەقێک بکا بە ناحەق، زۆر خەتەرە. ئاگامان لێبێ ناسنامەیەکمان هەیە ئێمە ئیمانداریە، موسڵمانیەتیە، ئەو ناسنامە دوون کرد تازە تێدا چووی، لە سەفەری وڵاتێکا بی پاسپۆرتەکەت بزر بێ احتیمالی هەیە پۆلیسێک دەدگرێ، دوای ڕوون دەبێتەوە پیاوێکی سەلامەتی و دوای ساڵێک سجن دەدەن وڵاتی خۆت، بەڵام لە کاتی سەرەمەرگە ئەم ناسنامەیەت پێ نەبێت تیا چووی، ناسنامەی ئیمانداری ڕوەکەی تری ناسنامەی موسڵمانیەتی، ئەمە لە جیفان ناکرێ، ئەمە لە ناو دڵ و دەرووندایە، ئەمە هەویەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەداتە دەستت. لەفەرمی المسلم من سلم المسلمون من لسانه ويده، ئەوەی مسلمانە دەبێت لە دوشتت ئەمین بێ، یەکەمیان لە زمانت کە ئابڕۆت نەبردووە، بوختانت بۆ نەکردووە، کەسایەتی لە ناو نەبردووە، سێیەمیان لە دەستت
دەستت پاک بێ بە خوێنی خەڵک سوور نەبوو بێ ماڵی خەڵکی هەڵنەلووشی بێ تاڵان نەکرد بێ المؤمن دیوەکەی تری هەویەکە من ئەمینەه الناس على دمائهم وأموالهم الناس لێرەدا بەس مسلمان نییە هەرچی خەڵکی ئەم سەرزەویەیە کابرا هەر دینێکی غەیری ئیسلامی هەیە هەر بیر و باوەڕێکی هەیە خەڵکی هەر شوێنێکی سەرزەویە ئەبێت لە تۆ ئەمین بێت لە دووشتت خوێنی ناڕێژی بە ناحەق هەروەها ماڵ و سەرۆت و سامانی ناخۆی بە دزی بە تاڵانکردن بە فرتوفێڵ و غەشکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من غەش فەلەیسە منا هەر کەسێک غەش لە هەر کەسێک بکە من ناسنامەکەی لێ وەردەگرمەوە لە سەرمەرگا کە ئەو ناسنامەیەت پێداوە نەبوو عەزابەکە دەست پێ دەکا پەنا بەخوا لە قیامەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا پەناماندا ڕووی لێ وەردەچەرخێنە دەیفەرموو من تۆ لە من نی تۆ ئومەتی من نی چونکە خەڵک لە دەست و لە زمانت ئەمین نەبوو هەر یەکێک لە ئێمە سەیری خۆی کا شکری خوای پەروەردگار بکەین ئایا دەستت سوور نەبووە بە خوێنی خەڵک ئایا وەکو ئەو جاشانی پێشوو خەڵکت بەگر نەداوە تەسلیم دوژمنت نەکردووە پارەی خیانەت و مرۆڤ فرۆشی نەخوادووە مرۆڤ فرۆشی زۆر خەتەرە لە مرۆڤ فرۆشان نەبین نانی ئەوە نەخۆی نانیکی پیسە لە مرۆڤ فرۆشان نەبین لە غەشاشەکان نەبین والله هەر ئەوەمان بۆ دەمێنێتەوە ئەمە دینی ئێمەیە جا تخوا دینێک ئەوەندە جوان بێ تخوا ئێمە ئەهلی ئیسلام پێویستیمان بە دینی ئیبراهیمی و بەم ناز و نووزەیە کە بۆ خەڵکی شتی بکەی پێ لەبیر دەبەنەوە نەوەڵڵا براین ئێمە لە کوردستاندا مسڵمانین و هەر مسڵمانین و هەر مسڵمانین حیچ دینێکی ترمان قبوڵ نییە حیچ ناوێکی ترمان قبوڵ نییە ذاق طعم الإيمان من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبينا ورسولا لصحيح مسلم دا رسول الله صلى الله عليه وسلم دا فرميه تامي إيماني كردوا يعني إيماني السلامة سلبي سرمرق نابي والله إخوال الدنيا دا عزتت في دا بخشي دلت خوش دا بي مالو من دالت رسان دا بي هر كسيك بلي بس با الله رازم پرستراهم بي بخوابرا من بتو سنم مناوي بخوان نزاين اجتماعي مناوي كابرا دەڵێن سێ خوا هەیە و دوعا بۆ من بکە موحد نەبێ لای خوا دوعای جیران نییە بەس ئەڵڵا پەرستراوە بە تاقی تەنها بێ شەریک بەس ئیسلاممان قبوڵە ڕێبازی ژیان بێ بەغەیری دینی ئیسلام بە هیچ دینی و ناونیشانێک ڕازینی ئەم میلەتە و بەڕابەرایەتی محەممەد نەبێ صلی الله عليه وسلم هیچ کەسێکمان بە پێغەمبەر و بەڕابەری خۆمان قبوڵ نییە لەسەر ئەم بیر و باوەڕە بژین لەسەر ئەم بیر و باوەڕە با بمرین لەسەری زیندوو دەبینەوە بە ئیزنی خوای گەورە ناسنامەکەت ون نەکەی وتاری جمعە دوو قسە نییە و تەواوی کەم ئەبێ بڕیار بدەی بە ئیزنی خوای پەروەردگار هەموو ئەو هاژ و هوژەی دەکرێت ئیمانمان زیاتر نوێ دەکاتەوە باسی ئەنفال مێژووی میلەتی مەزلومی کورد درێژەی پێدەدەین لە ئەڵقەی چوارەمە ئینشاءڵڵا لە خزمەتتاندا دەبین بەڕێزان لەوێدا بزانین کە ئەم پاروە ئامادە جێیش چاوەڕێی دەکا و تەسلیم دەکرێت چی بەسەر ئەو ژن و منداڵ و پیر و گەنجە دێ یا ڕەبی خوای پەروەردگار باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی يا الله لمجرم وتوانباران نبين خوايا يا ربي خوا رحمان بيبكي لجيان دا نكوين بردستي مجرم وتوانباران إخوانا ناسوا يا ربي خوا أهيكي آزادي من هل مجيوا خوا جردستينا مردان من نكيتوا إصلاحي حال من بكي لنا خودا يا ربي خوا يقول شفاي نخوشكان من بوبنيري يا شافي يا الله شفاي همون نخوشكان من بوبنيري دڵ بە خەمەکان من خۆشکەی ئەولادمان ساڵحکەی بێمنداڵەکان ئەولادی ساڵحیان پێ خەڵاتکەی هەر کەسێک دەستی هەیە لە دروستکردن و ئاوەدانی و خزمەتی ئەم مزگەوتەدا وەکو جەنابتان بە عیبادەت جوانی دەکا و ئاوەدانی دەکاتەوە یا ڕەبی خوا ماڵی دنیا و قیامەتی ئاوەدانکەی لە بەڵام مصیبەت بیپارێزی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم لا تدع لنا ذنبا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا كربا إلا نفسته ولا مريضا إلا شفيته ولا دينا إلا قضيته ولا مظلوما إلا نصرته ولا عسيرا إلا يسرته برحمتك يا أرحم الراحمين آمين والحمد لله رب العالمين.